دۆسیای جێفری ئەپستین چییە؟ چۆن تاوانی سێکسی دژبە منداڵان کراوە؟ چۆن زانیاریەکان ئاشکرا بوون؟ من لە باسی پایتەختەوە ورد و درشتی تاوانی دۆسیەی ئەپستینتان بۆ باز دەکەم. جێفری ئەپستین ئەم پیاوەیە، ئەو تەنها ملیۆنەرێکی ئاسایی نەبوو، ئەو پیاوێک بوو کە توانی بووی تۆڕێکی ئەوەندە ئاڵۆز دروست بکات کە سەرۆکەکان، پاشاکان، زاناکان و ملیاردێرەکانی جیهانی لە دەوری خۆی کۆ کردوەوە. لە پشتی ئەو پەردە بریقەدارەوە ئیپستین گەورەترین تۆڕی بازرگانیکردنی بە مرۆڤ و ئیستیقلالکردنی سێکسی کچانی مێرمناڵی بەڕێوە دەبێت. ئەمە راپۆرتێکی هەژێنەرە بۆ تەمەنی خوار 18 ساڵ گونجاو نییە تکایە سەیری مەکرد، چکە بۆ یەکەمین جارە لە راپۆرتێکدا وا بە وردی وا زانیاری وا دەبیسترێت کە باس نەکراوە. ئەم ڤیدیۆی ببینن اینجا دەست پێ دەکەن. What are you, class 3 sexual predator? Tier 1. What's tier 1's the highest and worst? No, I'm the lowest. I'm the lowest. You're the lowest. Okay, tier 1, you're the lowest. دۆسیەی ئیپستین چییە و چۆن دەستی پێکرد؟ ئەم دۆسیە گەورەترین تۆڕی کۆڵایەتی سێکسی و ئیبتیزازی سیاسیە لە مێژوودا. جێفری ئەپستین کە وەک مامۆستایەکی ماتماتیکی ئاسایی دەستی پێکرد، لاشتاکان چووە ناو جیانی دارایی و بوو بە متمانە پێکراوی ملیاردێرەکان. ئەو بە ویژدانانە کارگەیەکی لە کچانی مێرد منداڵ دروست کرد، نەک تەنها بۆ چێش بەڵکو بۆ ئەوەی بیکاتە چەک و دژی سەرۆک و دەسەڵاتدارانی جیهان بەکاری بێنێتەوە. تاوانە سێکسیەکان لەکوێ دەکرێت؟ ئەپستین چەندین قەڵای هەبوو کە تێیدا تاوانەکانی تێدا دەکران. یەکەمیان دوورگەی لیتڵ سان جەیمس. ئەمە دوورگەکەیە، ناسراوە بە دوورگەی پێدۆفیلەکان لە دەریای کاریبی. ئەو دوورگەیە سەدان منداڵی لێبوو، هەمویان بۆ سێکس بەکاردێنرا. دووەم کۆشکی نیویۆرک، گەورەترین ماڵی ئەپستین لە مانهاتن کە ئەم تاوانانەی تێدا دەکران و پڕ بوو لە کامێرای شارەوە. ڤیدیۆی زۆرێک لە سەرۆک و سەرکردەکانیش هەر لەم ماڵە گیراوە. سێمیان فڕۆکەی لۆلیتا ئەکسپرێس، فڕۆکەیەکی تایبەت بوو بە ئەپستین. ئەپستین ئەم فڕۆکەی بۆ گواستنەوەی کچان لە تەواوی جیهان بەکاردێنرا و زۆرێک لە تاوانەکانی دەستدرێژیش هەر لە نێو ئەم فڕۆکەیەوە کراوە. چوارەمیان کێڵگەی زۆڕۆ. ئیپستین خاوەنی کێڵگەی زۆڕۆ بوو لە نیو مەکسیکۆ. لێکۆڵینەوەکان دەریان خستووە ئەمە هەر کێڵگە نەبووە، بەڵکو ژێرەوەی تۆڕێکی زۆر ئاڵۆز بووە، دەیان ژووری جیاوازی تێدا دروست کراوە، بە جۆرێک دروست کراوە کە دەنگی تێدا نەچێتە دەرەوە و ژوورەکان ئاسایی نەبوونە. دەوترێت ئەمە شوێنی بەرهەمێنانی منداڵ بووە بۆ ئەو سەرکردانەی کە دەیانویست منداڵەکانیان بە ناوی خۆیانەوە تۆمار نەکرێت یاخود نەناسرێن. تۆڕی شەیتان جێفری ئەپستین و حیاچوونی سەرۆکەکان. بەپەی زانیاریەکان زیاتر لە 170 ناوی گەورە لە سەرۆک و سەرکردەکانی جیهان لە لیستەکەی ئەپستیندا هەن و تێوە گڵاون لەم تاوانانە. اینجا کێ لە لیستەکەدا من پێتان دەڵێن. بیل کلینتن سەرۆکی پێشووی ئەمریکا ناوێکی دیاری نێو ئەم کەیسەیە 26 گەشتی با فڕۆکەی ئیپستین کردووە. دەگوترێت ئەو لە نێو فڕۆکە دەستدرێژی کردووەتە سەرکچان. بەڵام کلینتن لە ساڵی 2009 گوتی چەند جارێک گەشتم لەگەڵ ئیپستین کردووە و ئاگداری ئەو تاوانانە نەبوومە. کەچی ئەمانە وێنەکانی کلینتنن. دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا هاوڕێیەکی نزیکی ئیپستین بوو. تۆماری ڤیدیۆیی ترامپەیە کە لەم کارانە تێوە گڵاوە. جگەلەوە کچان لە یانەکانی ترامپۆ لەو یانانەی کە ترامپەتی لە ئەمریکا کچان لێوە نێردراون بۆ ئیپستین. جگەلەوە ترامپ لە ساڵی 2002 خۆی قسەیەکی هەیە، دەڵێت جێفری حەزی بە ژنی جوان و تەمەن بچووک دەکرد. ئەمەش وێنەکانی ترامپە کە لەگەڵ کچانی مێرمناڵ و هەرزەکار وەستاوە و سەما و ماز دەکات. شازادە ئەندرۆ کوڕی شاژنی بەریتانیا ناوێکی دیکەی دیاری نێو کەیسەکەی ئیپستینە. دەگوترێت ئەندرۆ یەک لە پیسترین سێکسەکانی ئەنجام داوە بە جۆرێک
ئیپستین ژوورێکی تایبەتی بۆ ئامادە کردووە لەو ژوورەدا لەسەر داوای ئەندرۆ بووکە شوشەی ورز دانراوە تاوەکو کچان حەز بەو ژوورە بکەن و لە کاتی یاریکردندا ئەندرۆ دەستدرێژیان بکاتە سەر. ئەمە جگەلەوەی ئەندرۆ ئەم وێنەی هەیە لەگەڵ قسێکی 17 ساڵ گیراوە. اینجا شازادە ئەندرۆ لەسەر هاوڕێتی خۆی و ئیپستین دەڵێت من پەیوەندیەکی باشم لەگەڵ ئیپستین هەیە، بازرگانیمان سوودێکی زۆری هەبوو بۆ هەردوو لامە. ئیهود باڕاک سەرۆک وەزیرانی پێشووی ئیسرائیل ناوێکی دیکەیە کە چەندین جار سەردانی ماڵەکەی ئیپستینی کردو و کاتێک کە چووەتە ماڵەکەی ئیپستین ڕوخساری خۆی بە تەواوی داپۆشیوە. سەرۆک و سەرکردەکانی عەرەب و قماشی کەعبە لە کاتی پشکنینی کۆشکی ئیپستین لە نیویۆرک شتێکی باوەڕ پێ نەکرا و دۆزرایەوە، پارچەیەک لە قماشی کەعبە. ئەم پارچە قماشە کە ئایەتی قورئانی لەسرە چۆن گەیشتە ماڵی ئیپستین من پێتان دەڵێم. لەگەڵ ناوی هەموو ئەو سەرۆکانەی جیهان کە لەم کەیسەتێوە گڵاون، سەرۆک و سەرکردە و سەرمایەدارەکانی عەرەب و کەندا و بێبەش نین، ئەوانیش ناویان هەیە. اینجا بەپێی بەڵگەنامەکان ژدەیەکی سعودی بە ناوی عەزیزە ئەلئەحمەدی، ئەمە یەکێک لە دۆسیەکانە لێرە ناوەکەی ئاماژە پێدراوە و نامەیەکی زۆری لەگەڵ ئیپستین گۆڕیوەتەوە. بەپێی زانیاریەکان عەزیزە لە ساڵی 2017 پارچەیەک لە قماشی کەعبە، ئەم پارچە قماشەی داوە بە جەفری و بەپێی زانیاریەکان 10 ملیۆن کەس دەستیان لەم پارچە قماشەداوە. اینجا عەزیزە تاوەکو ئێستا خۆی دەنگینیە لەسەرم کەیسە قسەی نەکردووە، بەڵام هەنێک لە زانیاریەکان باس لەوە دەکەن عەزیزە هاوڕێی جەفری بۆ و داوای لێ کردووە دراوێکی دیجیتاڵی بۆ وڵاتانی موسڵمان دروست بکات. ئیپستین چۆن جیهانی کۆنتڕۆڵ کرد؟ شۆکەکە لێرەدا ئیپستین لە هەموو ژوورەکانی خەوتنی ماڵەکەیدا کامێرای نهێنی داناوە کاتێک سەرۆکێک ملیاردێر و کەسایەتێک چووەتە ماڵەکەی و کاتێک دەستدرێژی کردوتە سەر منداڵێک ئیپستین ڤیدیۆکەی تۆمار کردووە. هەر بەم ڤیدیۆانە ئیپستین توانیوێتی بڕیارە سیاسی و ئابوووریەکانی جیهان لە بەرژەوەندی خۆی بگۆڕێت، ئەمەش بە هەڕەشەکردن لە سەرۆک و سەرکردەکان. منداڵان لە کوێوە دەهێنرا؟ ئیپستین و جیسلاین ماکسوێل. جیسلاین دەستە ڕاستی ئیپستینە، هاوبەشێکی سەرەکی تاوانەکانە، ئەوان بەیەکەوە کاریان دەکرد. ئەوان تۆڕێکی وایان هەبوو کە کچانی 12 بۆ 18 ساڵیان لە تەواوی جیهان بۆ ئەو دوورگە و شوێنانەی خۆیان گواستۆتەوە. سەرچاوی هێنانی ئەو منداڵانە قوتابخانەکان، شوێنی ئەژارنشین و ڕفاندن و فریودان بووە. بەپێی بەڵگەنامەکان زۆرینەی ئەو کچانەی بۆ ئەم کارانە بەکارهێنراون لە ڕۆژهەڵاتی ئەوروپا و رووسیاوە هێنراون. بەپێی ئامارەکان مەزندە دەکرێت لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا زیاتر لە 1000 کچ بوو بێتنە قوربانی ئەم تۆڕەی ئیپستین و جیسلاین. ئەو کچەی مردنی خۆی بینی. لەناو هەموو ئالۆزیەدا قوربانیەکی ئیپستین بە ناوی ماریا فارمەر هەیە. ئەمەیە ماریا دەڵێت ئیپستین دەیویست بزانێت مرۆڤ لە کاتی مردندا چ هەستێکی هەیە و چی بەسەردە. ئەو باسیەوەی کردووە کە ئیپستین و جیسلاین هەوڵیان داوە کچەکان بخنکێنن تاوەکو تەنها یەک هەنگاو لە مردنەوە دوورم. ئەوان چێژیان لە مردنی ئەم منداڵانە دەبینی، چێژیان لە دیمەنەکان دەبین. بۆیە منداڵەکان دەیانویست منداڵەکان بخنکێنن و خۆشیان سەریان دەکرد. ئەمە ماریایە. چۆن 30 ساڵ کەس بەم تاوانە قێزەونانەی نەزانی. ئیپستین پارەی هەبوو بۆ کڕینی بێدەنگی. لە ساڵی 2008 کاتێک بۆ یەکەمین جار دەستگیر کرا، داواکاری گشتی ئەمریکا ئەلێکس ئەگۆستە ڕێکەوتنێکی شەیتانی لەگەڵ کرد کە تەنها 13 مانگ زیندانی کردووە بە مەرجی ئەوەی ئیپستین ڕۆژانە هەر لە زیندانەوە بچێتە سەر کارەکەی خۆی. ئەمە نیشانەی ئەوە بوو کە دەسەڵاتدارە گەورەکانی ئەمریکا ئیپستینیان دەپاراست چونکە هەر خۆیان لەم کارانە تێوەگلا. بۆیە ئەمە گومانێکی دیکە دەقاتە سەر ئەمریکا و دەسەڵاتدارانی ئەو وڵاتە.
مەرگی ئێپستین خۆکوشتن یان تیرۆرکردن. لەدەی ئابی ساڵی 2019 ئێپستین لە زیندانێکی نیویۆرکدا بە مردووی دۆزرایە. ئەوەی جێگای شۆکۆ پرسیارێکی گەورەیە مردنە گوماناویەکەی ئێپستینە، چونکە کاتێک ئێپستین مردووە کامێراکان ڕێک لەو کاتەدا لە کارکەوتون، پاسەوانەکان ڕێک لەو کاتەدا خەویان لێکەوتووە، بەڵگەی پزیشکیش دەری دەخات کە ئێسکی ملی بە جۆرێک شکاوە کە تەنها لە کاتی خنکانی توند ئەمە ڕوودەدات و بەدەست ئەمە ئەنجام دەدرێت. ئێپستین چی لە دوای خۆی بەجێهێشت؟ ئێپستین تەنها 577 میلیۆن دۆلار و دوو دوورگەی تایبەت و کۆشکەکانی نیویۆرک و فلۆریدا و پاریس و کێڵگەی لانی و مەکسیکۆ و چەند فڕۆکەیەکی تایبەتی لە دوای خۆی جێنەهێشت. ئێپستین 3 ملیۆن بەڵگەنامە و هەزاران ڤیدیۆ و وێنەی جێهێشت. ئەمانە هەمویان کەوتونەتە دەستی FBI و بڵاو نەکراونەتەوە بە تەواوی. جگەلەوە باس لەوە دەکرێت مۆسادی ئیسرائیل بەڵگەی زۆر کاریگەرتر و بەهێزتری لەلایە. سیخوڕی نێودەوڵەتی جیزلاین ماکسوێل و باوکی. زۆر کەس دەپرسێت ئێپستین چۆن بە تەنها ئەم کارانەی کرد ئەو هەموو دەسەڵاتی لەکوێ هەبوو. کلیلی وەڵامەکە لای باوکی جیزلاین ماکسوێلە، ڕۆبێرت ماکسوێل. ڕۆبێرت ماکسوێل ئیمپراتۆرێکی میدیای بوو، بەڵام دوای مردنی دەرکەوت کە سیخوڕی مۆسادی ئیسرائیلی بوو. دوای لێکۆڵینەوەکان زۆرێک لە پسپۆرانی هەواڵگری پێیان وایە ئێپستین و جیزلاین لە ڕاستیدا کارمەندی مۆساد بوو. ئامانجیان ئەوە بە سەرۆکەکانی ئەمریکا و ئەوروپا بخەنە ناو تەڵەی سێکسی بۆەوەی سیاسەتەکانی جیان لە بەرژەوەندی ئیسرائیل بێت. ئەمە شۆککەرترین لایەنی سیاسی دۆسیەکەیە. دۆسیەکە ئێستا لە چ قۆناغێکدا. جیزلاین ماکسوێل هاوبەشی ئێپستین بە 20 ساڵ زیندانی کردن سزادرا، بەڵام شۆکەکە ئەوەیە هیچ کام لەو سەرۆک و سەرکردە و ملیاردێرانە ناویان لە لیستەکەدایە تاوەکو ئێستا دەستگیر نەکراوە. دۆسیەکە وەکو بۆمبێکی کاتیە، تەنها کاتێک دەتەقێتەوە کە بەرژەوەندی دەستگا هەواڵگریەکان بخوازێت بڵاو ببێت. چارەنووسی 3 ملیۆن بەڵگەنامە و ڤیدیۆکان چی لێدێت؟ کلیلی ئەم دۆزەخە لای کێیە؟ ئەمە پرسیارەیە کە جیهان چاوەڕوانی وەڵامەکەیەتی و دەڵێت ڤیدیۆی سەرۆکەکان لە کوێن، بۆچی زانیاریەکان بە تەواوی بڵاو ناکرێنەوە. بەپەی زانیاریەکان کاتێک FBI هەڵی کوتاوەتە سەر ماڵەکەی ئێپستین چەندین هارد دیسک و بەڵگەیان دۆزیوەتەوە کە نیشانەی ئەکسیان لەسەر بووە. دەوترێت پێش ئەوەی FBI بگات جیزلاین ماکسوێل هەموو هارد دیسک و ڤیدیۆ گرنگەکانی گواستۆتەوە بۆ شوێنێکی نادیار. ئەم ڤیدیۆانە ئێستا وەک بیمەی ژیانوان بۆ جیزلاین و لەژێر دەستی مۆساددا. ئەگەر جیزلاین لە زیندان بکوژرێت ڤیدیۆکان بڵاو دەبنەوە و جیهان گڕدەگرێت.